قەرەباغدا غەدری لە هەرێم کردووە و ئەمڕۆژ کرێکارێک گیانی لەدەستدا. سڵاوتان لەبێت. بە پێی داتاکانی وەزارەتی دارایی بێت حکومەتی ناوەندی غەدرێکی گەورەی لە هەرێمی کوردستان کردووە و لەو 7 ساڵی ڕابردوودا تەنیا لە 42 پشکی هەرێمی لە بودجە ناردووە. داتاکان لە پەرتووکی کار و چالاکیەکانی وەزارەتی دارایی لە ساڵی 2019 بۆ 2025 دەرهێنراون و تێیدا دەردەکەوێت. لەو 7 ساڵەدا لە کۆی زیاتر لە 79 تریلیۆن دینار کە پشکی هەرێم بووە دوای دەرکەوتنی خەرجیەکانی سیادی و حاکیمە حکوومەتی فیدراڵ تەنیا 33 تریلیۆن دیناری بۆ موچەی فەرمانبەران ناردووە. بەمەش 48 تریلیۆن دینار لە پشکی هەرێم لەلایەن حکوومەتی ناوەندیەوە بڕدراوە. ئەوە جگەلەوەی هیچ پارێکی بۆ خەرجیەکانی بەکارخستن و وەبەرهێنان نەناردووە. دەستوپێیەکانی کول بوون و وەک جاران یارمەتی هەنگاوەکانی نادان، بەڵام هێشتا بەردەوامە لە تیشکردنەوەی کولەکان و بژێوی ژیانی لەسەر چەقۆ کولەکانە. ئەمە چیرۆکی عومەر چەرخچیە کە 54 ساڵە کاروپیشەی چەقۆتیشکردنەوەیە. وەک خۆی دەڵێت لە ساڵی 1972ەوە کە ئەو کات هەڕەتی تین و تااقەتی بوو دەستی کردووە بە چەقۆتیشکردنەوە. ئێستاش کە پێیەکانی کەس بوون و نەخۆشی دەوالی هەنگاوەکانی قورس کردووە، بەڵام هەر بەردەوامە لەسەر پیشەکەی و بژێوی ماڵ و میوانی لەسەر چەقۆ کولەکانە. ڕۆژانە مامە عومەری دنیا دیدە نزیکەی 10,000 دیناری لە چەقۆ کولەکان دەست دەکەوێت. بەڵام سوپاسگوزارە بەوەی بۆ بژێویەکەی دەست لە کەس پان ناکاتەوە. بەو سەلیقە و ئەزمونەشی کە هەیەی دەڵێت تەماتە و پیاز و لیمۆ دوژمنی چەقۆکانتانن. پەیکەری کچە بۆ یاخچیەکەی شەقامی مەولەوی شاری سلێمانی کەوە کێمایەک بۆ ڕێزلەنان لە کچانی ئاوارە و نیشاندانی قورسیەکانی ژیان دروستکراوە، دیسانەوە لەلایەن چەند کەسێکی نەناسراوە زیانی پێگەێنراوە و شێوێنراوە. پەیامنەری 1964 بە دوواداچوونێکی مەیدانی بۆ بابەتەکە کردووە و دەرکەوتووە. ئەمە یەکەم جار نییە ئەم پەیکەرە دەکەوێتە بەرهێرش. چەند ساڵێک لەمەوبەریش پەیکەرەکە بە تەواوەتی شکێنراوە و دواتر ناچاربوون ناوەوەی بە کۆنکرێت پڕبکەنەوە تاوەکو پارێزراو بێت و دووبارە دایان ناوەتەوە. بەڵام نزیکەی دوو مانگا جارێکی دیکە شێوێنراوە و تەختەی بەردەم پەیکەرەکە کە وەک مێزی کارکردنی کچەکە دانراوە شێوێنراوە. هاوکات ئەو پێڵاوەشی کە لە دەستیدایە دڕێنراوە و بنەکەی لێکراوەتەوە. هەمیشە دوعای پیاوچاکان ئەوەیە خوا لە بەڵای ناگەهان بمان پارێزێت. بەڵام ئەم کرێکارە بۆی بوو و لە قرچەی گەرمای ئەم هاوینە و لە کاتی پاکردنەوەی شەقامێک بار هەڵگرێک هات و کۆتایی بە ژیانی هێنا. ڕووداوەکە لەسەر ڕێگای کۆمەڵگەی خراپبابک بۆ سنتەری زاخۆ ڕوویداوە. لە کاتێکدا کرێکارێک سەرقاڵی پاکردنەوەی شەقامەکە بوو. بار هەڵگرێک هات و خۆی پێداکێشا و هەر لەوێشدا گیانی سپارد. بار هەڵگرەکەش بۆ نەوەسپا و چوە سایدی ئەو بەر و خۆی بەسێ ئۆتۆمبیلدا کێشا و 4 کەسی دیکەشی بریندار کرد. هەواڵەکانم پێشکەشکردن هەر شاد.